خۆشەویستەکانم هەندێک حکمتتان پێشکەشەکەم هیوادارم سۆدی لێ وەربگرن. کەسی نەزان دوژمنی خۆیەتی. یەکەم کەس کە دوژمنێتی خۆیەتی ئەبێ بە دوژمنی خۆی بەداخەوە. بەڕاستی بوون لەگەڵ کۆمەڵە ڕەحمەت و بەرەکەتە. هەر کەسێ لەگەڵ کۆمەڵی مسلمانانە بێ ها لە ڕەحمەت و بەزەی خوای پەروەردگارە. بەڵام تەفریقە و دووبەرەکی و تەنیابوونەوە بەڕاستی عەزاب و سزایە خوا پەنامان بدە. خراپترین هاوڕێکانی ئینسان نەفامی و نەزانینە، بۆیە هەوڵدە زانا و دانابە. حەسوودی ئاگرە. یەکەم کەسێکیش کە ئیسووتێنێ خاوەنەکەیەتی، خوا پەنامان بدە. گەورەترین ڕەوشتەکان و ئاکارەکان و ئەخلاقەکان حلم و نەرمونیانیە، ئارامگرتن و نەرمونیانی و لەسەرخۆییە. بۆیە خۆت بڕازێنەوە بە نەرمونیانی. شەرم پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم بەشێکە لە ئیمان. هەوڵدە شەرمت هەبێ، چونکە ئەگەر ئینسان لە خوا شەرمی نەکرد و لە خەڵک شەرمی نەکرد زۆر خەتەرە. ئەو کەسەی ڕێنمایی خەڵکەکا و ڕێ بە خەڵکی پیشانەدا بۆ کارێک، بۆ کردەوەیەکی جوان، بۆ گفتارێکی شیرین، بەڕاستی ئەگەر خۆشی نەیکردبێ بەشدارە لەو کار و لەو گفتارە چاکەیە. بۆیە وەک ئەوە وایە کردبێتی. گومان خوشکی حرامە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم حەڵال ڕوونە و حرامیش ڕوونە، گومان لە نێوانیانایە. هەر کەسێ خۆی لە گومان پارێزێ خۆی لە حرام پاراستووە، بەڵام هەر کەسێ خوا پەنامان بدە خۆی لە گومان نەپارێزێ بێگومان ڕۆژێ لە ڕۆژان تووشی حرامیش ئەبێ. شەڕ و خراپە کەمەکەشی زۆرە، بۆیە قەت مەڵێ ئەم شەڕە شەڕێکی کەمە، چونکە کەمەکەشی هەر زۆرە و دوایی ئەتفەوتێنێ. الصبر مفتاح الفرج. بۆیە هەوڵدە دایم بە ئارام بە لە هەموو کارێکە کە بۆی ئەچی ئارامی بکە پێپیشەی خۆت بۆ ئەوەی سەرکەوتن بەدەستبێنی و کلیلەکانی هەموو دەرگاکانت بۆ بکرێتەوە، دەرگای خێر و بەرەکەت. لە کۆتاییشە ڕازگۆیی عزت و سەربەرزیت بۆ بەدەستێنێ، بەڵام درۆ خوا پەنامان بدە زەلیلی و سەرشۆڕی لە دوایە. بۆیە ڕازگۆ بە و خۆت لە درۆ بپارێزە.